کارگەی شیرەمەنی جوانڕۆ لە شاری سلێمانی نزیکەی 10 ساڵە دامەزراوە و ڕۆژانە نزیکەی 3 تۆن شیری سروشتی بەکاردەهێنێت بۆ دروستکردنی بەرهەمەکانی وەک ماست، پەنیر، قەیماغ، دۆ، کەرە و بەشێکیشی هەر بە شیری دەفرۆشێت. لە بەخێوکردنی 2 مانگاوە بۆ دامەزراندنی کێڵگەیەک کە 50 مانگای تێدا بەخێو دەکرێت و دامەزراندنی کارگەیەک. ئەمە ئیرادەی پەرەپێدانی بەرهەمی ناوخۆییە بە بازووی خۆت. سابیر عوسمان خاوەنی کارگەی جوانڕۆیە و خەڵکی گوندی کێلەسپی سەر بە پارێزگای سلێمانیە. سەرەتای دەستکردنی بەم کارە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1997 کە تەنیا 2 مانگای هەبوو. ڕۆژانە ماست و شیر و پەنیری بە کەسانی دەوروبەری دەفرۆشت. دواتر کارەکەی کەمێک گەورەتر کرد و لە گەڕەکی ڕزگاری شاری سلێمانی لە ژێرزەمینی ماڵەکەیدا کارگەیەکی بچووکی دامەزراند و ڕۆژانە نزیکەی 400 کیلۆ لە جۆرەکانی شیرەمەنی بەرهەم دەهێنا. خواستی هاوڵاتیان بۆ بەرهەمی ناوخۆیی زیاتر هانی حاجی سابیریدا تا کارگەکەی گەورەتر بکات. بۆیە نزیکەی 10 ساڵ بەر لە ئێستا کارگەی شیرەمەنی جوانڕۆی دامەزراند. کارگەکە لە 4 بەش پێک دێت کە بریتین لە بەشەکانی ئاژەڵداری، بەرهەمهێنان، لە قوتونان و گواستنەوە کە بێجگە لە بەشی گواستنەوە لە 3 بەشەکەی دیکەدا 4 ژن و 4 پیا و کار دەکەن. نمونەیەکی لێوەرەگرین ئەمە تایبەتە بە جیهازەکە بەخۆی. لە بەشی ئاژەڵداریدا 50 مانگا بەخێو دەکرێت و سوود لە بەرهەمەکانیان وەردەگیرێت. هەروەها لە 5 کێڵگەی دیکەشەوە لە سەی سادق، هەڵەبجە، گوندەکانی هەناران، گردەبۆر و زێوێشەوە شیریان بۆ دێت. دوای پشکنین تا لە سروشتی بوون و تەندروستی بوونیان دڵنیا ببنەوە، ئەوە دەچێتە قۆناغی بەرهەمهێنانەوە. کاتێک ئەبێ بە ماست ترشەکەی بەرزەمێ ئەگەر خەتی سووی سەروی دەرنەخست جۆر دەرزێک لەدا بێت تا لاکتانمە ئەم ئامێرەوە ئەم ئامێرە پێ دەوترێت میلک ئەنەلایزە واتە شیکردنەوەی میلک بۆ دوای ئامادەبوون و لە قوتونان بەرهەمەکانی جوانڕۆ لە ڕێگەی ئۆتۆمۆبیلی تایبەتەوە دەگوازرێنەوە بۆ ئەو فرۆشگایانەی کە مامەڵەیان لەگەڵ دەکەن. هەروەها خۆشیان فرۆشگای تایبەتیان هەیە و لەوێ بەرهەمەکانیان ساغ دەکەنەوە. جیاوازی بەرهەمەکانی جوانڕۆ لە بەرهەمەکانی دیکە ئەوەیە کە جگەلەوەی وەک خاوەنەکەی باسی دەکات 100% سروشتیە و لە ڕێگەی پزیشکی تایبەتەوە پشکنینی بۆ دەکرێت، هیچ دەرمانێکی پاراستن یاخود حافیزەشی تێناکرێت. بەرهەمەکانی جوانڕۆ تەنیا لە ناو سلێمانیدا ساغ دەبێتەوە و ڕەوانەی ناوچەکانی دیکە ناکرێت. سابیر عوسمان هۆکارەکەی گەڕاندەوە بۆ ئەوەی کە بەهۆی ئەوەی دەرمانی پاراستن بەکار ناهێنن ناتوانرێت بۆ شوێنی دوور بگوازرێنەوە چونکە زوو خراپ دەبن. کارگەیە لەم شێوە کە دروستیەکەین ئێمە ماسی جوانڕۆ ئەلحەمدوللا خەڵکێک کە بۆ سیحەتی خۆی و ماڵ و مناڵی ئەگەڕێ بە دوای شتی باشە. ئەینا من ئەوە تقریبەن 20 ساڵە ئەگەر ئیشەکەم وەکو خۆماڵی کوردی نەبوایە و ئەسڵ نەبوایە نەمەتوانی بمێنمەوە لە سەقاچی خۆم و بتوانم ڕکەبەرایەتی هی تورکیا و ئێران کەم چونکە ئەم دوو وڵاتە بە هەر سیعرێبێ هەرەی هێنووە ئیفرۆشن سیعریان مەفتوحە بەس ئەیانەوە یەکێکی وەکو من چەنەهای وەکو ئێمە بانایسا و کارگەی سلێمانیەوە هالەیەوە چیاوە ئەیانەوێ ئەوانیش لە ئیش بخەن. لە ئێستادا هاوڵاتیانی باشووری کوردستان بایکۆتی کاڵای تورکیان کردووە. دەرفەت لەبارە بۆ دروستبوونی ئەم ئیرادەیە لای هەر تاکێکی باشوور و بە سەرمایەیەکی کەمیشەوە دەکرێت دەست پێ بکەن تا ڕۆژێک وەک حاجی سابیر ببن بە خاوەنی کارگە.